میوانی من هبه میوانی کی گرینگ شارزایی کاروبارین روجلاتا نابینو دوریه جنرالی خانه نشینکری ارتشا امریکایی ارنی او دینوج فلوریدا میوانی منه سلاو ریز بوده بریز اودینو بریز اودینو بوید سپی بکم سنتکم بریار دایم داعشین لسوریه و جهازی عراق تيجو تنجو 7000 كاس دي بجهزه قالوا أف شعبري كريمو Yes? Yes, what's the question? بەڵێ پرسیارەکە چی بوو؟ بلي برسيارك أو بوكو سنتكم برياردا يكو داعشين لسوريا تيجو تن 7000 كاس دي بجهزه عراقي أفيك شعبري كريبو دهاتا شعبري كرنكو سنتكم دروشكو سادا غاوكو سابافيشا Well, I think it's necessary. لە بڕوایدام گرنگە بەڵام ئەمەدام پێدانانە بەوەی ئێستا چمە ترسیەک لە نێو خاکی سووریادا هەیە دوای ئەوەی ئەحمەد شەرع یاخود جۆلانی ئەو هێزانێکی لەگەڵ یانە پێشتر ئەندامی دەستەی تەحریری شام بوونە یاخود ئێستا ئەندامانی دەستی تەحریری شامی تێدایە ئێستا هێرشیان کردووەتە سەر باکووری ڕۆژهەڵاتی سووریا هێرشیان کردو سەر ناوچەکان ژێردەسەڵاتی کورد لە سووریا دەستیان بە پاکتاوکردنی ڕەگەزی کردووە لە دوو گەڕک دەستیان پێکرد لە حەلەب دواتر هێرش کرا سەر ڕەقە و حەسەکە لێ درێژەی پێدرا ئێستا کێشەیەکمانەیە کێشەکە ئەوەیە مەترسی هەیە سووریایەکی ئیسلامی سەر هەڵداتەوە پرسیارەکە لێرە ئەوەیە ئایا دەکرێ پڵنگێک شێوەی پێستی خۆی بگۆڕێ هەندێک کەس باس لە ئەحمەد شەرع دەکەن لە سەرم قسەیە پێشتر ئەمیری دەستەی تەحریری شام بووە تا ئەم دواییانش بەو شێوە بووە و پێشتر لە ڕابردوو ئەمیری جەبهەت النوسرە بووە لە ڕابردووش لەگەڵ قاعیدە بووە لە فەلوجە ئەمریکی کوشتووە لە ڕاستیدا ناوەکەی کە جۆلانیە لە گەڕەکی جۆلانیەوە هاتووە کە لە نێو فەلوجەدایە ئێستا ئەمریکیەکان ئەو زیندانی کراوانەی داعش کە دەگوازنەوە ئەمە دامپێدانانە بەوەی ئێستا مەترسیەکی زیاتر سەر هەڵدەدات لەبارەی سەر هەڵدانەوەی داعش لە سووریا بريزودينو أزل هريما كردستاني ما لحولي ريما أم عراقي جد شوبين إنها قالك داعشي ريفيان وكي قوت ديار كري في كاو سيدا قالك داعشي ريفيان عراق دبيجة أفيك ما ترسيا للسرمة يعني أف بلانا أمريكا تشاوا دي جيب با ئایا ئەمریکا دەتوانێت من گوێ بیستی تاوای پرسیارەکەت نەبوو يعني بريزودينو إنها بەڵێ نازانم ئایا ئەمریکا بەو شێوەیە پلانی داڕشتووە بەڵام ڕاستیەکەوەی ئێستا ئەو کێشەیە هەیە ئێستا ئەمریکا هەوڵ دەدات مەترسیەکان کەم بکاتەوە هەروەها برێزودینێ دخوازم vەیەکێ بێژم کو ڕەوشانها لە سووریێ يعني مەترسی هەیەک و داعش ببێ خەتەریەک مەترسیەک لەسەر دەڤەرەی هەموو تو چاوا دەبینە بەڵێ پرسیارەکەوە ئایا پڵنگ دەتوانێت شێوەی پێستی خۆی بگۆڕێت زۆرینەی ئەو هێزانەی ئێستا لە نێو سوپادان و سوپای سووریا پێک دەهێنن پێشتر ئەندام بوونە یاخود ئێستاش ئەندامن لە دەستەی تەحریری شام کە ئەمە گروپێکی تیرۆریستی ئیسلامیە لە لیستی گروپە یاخود ڕێکخراوە بیانیە تیرۆریستیەکانی ئەمریکا ناوی هاتووە تەنانەت ئەگەر ئەحمەد شەرع بتوانێت پێستی خۆی بگۆڕێ لە بڕوایەدام ناتوانێت لە بری هەموو ئەندامانی سوپای سووریا قسە بکات و نوێنەرایەتیان بکات بۆیە ئەمە هەڕەشەیە هەڕەشەی سەرهەڵدانەوەی ئیسلامی توندڕەوە لە سووریا
هەر بۆ زانیاریتان ئەمریکا بەرژەوەندیەکی نیشتیمانی گرنگ و گەورەی هەیە لەوەی تیرۆری ئیسلامی لە ناو سووریا نەمێنێت. برێزۆ دین و بەرسڤا پرساتێک و ئەتوانێ خۆ بگوهرینێ فەلان برێز تۆمبارک دەدێ برێز تۆمبارک دەبێژە هەفبەشیە مە لەگەل حەسەدە بداوی هات هەفکاریە مە لەگەل حەسەدە شەرێ دژی داعشێدە بداوی هات ji ber ku niha peyvendiya me li gel hikûmeta ve guhêziya Şamê heye. Ev biryarekî tu vê biryarê çawa de nirxîne. لەو بڕوادا نیم هەر کۆتایی هاتبێ چونکە ئێستا سوپای سووریا خۆی پڕە لە تیرۆریستی لە کەسانی تیرۆریست یاخود ئێستاش هەر تیرۆریستن ئەندام بوونە لە دەستەی تەحریری شام ئەندام بوونە لە جەبهەت النوسرا هەمان ئەو چەکدارانەی لەو گروپانە بوون ئێستا لە نێو سوپای سووریان ئەمە تا ئێستاش هەڕەشەی جیادی تونڕەوە بۆ سەر سەلامەتی و ئاسایشی خەڵکی سووریا و عێراق و بەرژەوەندیەکانی ئەمریکاش لە ناوچەکە. برێزەرنی و دینۆ ئەف چەند ڕۆژن دناو بینە حکوومەتا ve guhêza Sûriyê de artêşa Sûriye êrîşî deverên Kurdî dike. Amerîka bi xwe li deverên Kurdiye vê helwesta Amerîka ti çawa dibîne ku Amerîka li hemberê van êrîşên hikûmeta ve guhêz bêdeng e? بەداخەوە ئەمریکا سەرنجی لەسەر ئێران بۆ زیاتر ناڵێم بەداخەوە بەڵام ئەگەر واقعانە قسە بکەین زیاتر تیشکمان خستۆتە سەر ئێران یاخودەوەی لە ناو ئێران ڕوودەدات و لەوانەشە بەم دواییانە سەرنجمان بەتاوی نەخست بێتە سەر سووریا کە دەبینین خەریکە ئەگەری هەیە داعش لە سووریا سەر هەڵداتەوە بەڵام ئەوەی لە ئێرانیش ڕوودەدات هەڕەشەیەکی گەورەیە بۆ نمونە ئەو دەسەڵاتی لە تاران هەیە کە پشتیوانی لە ڕێکخراوی توندڕە و دەکات ئەم دەسەڵاتە لە 1970 دامەزرا نەمانی ئەو دەسەڵاتە بۆ کەسانی وەکو من هاوشێوەی ڕوخان و داڕمانی یەکێتی سۆڤێتە تەواوی ژیانی پیشەی خۆم بۆ دوو هەڕەشە ئامادە کرد یەکەم هەڕەشەی سوپای سوور لە یەکێتی سۆڤێت و بە هەمان شێوەش مەترسی تیرۆری توندڕەوی ئیسلامی Konseptê ekstremî İslamî, tundrevî İslamî ku li Sûriye rû bide. Birêzo dîno ev yek bo herêmê, bo ewlehiya Amerîka bi xwe rojhilatan avîn nemetirsiye? بەدڵنیایە هەڕەشە دەبێ بۆ سەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست و تەواوی مرۆڤایەتی و دیارە دەبینین داعش و قاعیدە پێشتر لە عێراق چالاکیان هەبووە دواتر جەبهەت النوسرا دواتریش دەستەی تەحریری شام ئەمانە دژمنی مرۆڤایەتین هەڕەشەیەکی ڕاستە و خۆشن بۆ سەر بەرژەوەندیەکانی ئەمریکا لە ناوچەکەدا هاوبەشی زۆر باشمان هەیە لەوێ نابێت لە یادی بکەین کە ئەمە لە بەرژەوەندی نیشتیمانی ئێمە بەرگری لەو هاوبەشانە بکەین و سەلامەتیان مسۆگەر بکەین چونکە ئەمانە ڕاستە و خۆ پەیوەستن بە بەرژەوەندی ئەمریکا. Birêzo dîno niha nûçeyeke bilez gihişte min fermandariya artêşa Iraqê ragihandiye ku em amade ne daşiyên ku ji Sûriye bo Iraqê werin veguhestin em wan vegirin. Gelo ev koordînasyonekî navbêne Amerîka û Iraqê de destnîşan dike tu çawa dinirxîne? ئەمە زۆر گرنگە چونکە هەمان ئەو زیندانی کراوانەی داعش لە ڕاستیدا هاوپەیمانی ئامۆزایەکەیانن کە ئێستا لە نێو سوپای سووریادا چەکدارە نابێت ڕێگەی پێ بدەیت لە گۆڕەپانی شەڕ بمێنێتەوە جارێکی دیکە
ISIS of داعش سەر هەڵدەداتەوە توندڕەوی ئیسلامی سەر هەڵدەداتەوە هەڕەشە دەبێت لەسەر هەموو سووریا و ناوچەکانی کوردستانیش لە عێراق بۆیە بە هەر شێوەیەک بێ دەبێ ڕێگری لێ بکرێن. برێزۆدین و داوی پرسێت خوازمیشتە بکەم تو هەفپەیمانیەکە کوردستانی کوردی ئەمریکا گو بە ساڵانە بەردەوام کردی هەیە لە دژی تەرۆرێ دووارێ ئابووریدە دووارێ سیاسیدە ڕەوشا پەیوەندیên کوردستانی هەرێما کوردستانی تایبەت لەگەل ئەمریکا چاوا دنرخینێ و دخوازێ چاواشی ببە. بۆ من زۆر گرنگ بووە هەر بە گرنگیش ماوەتەوە گرنگە بۆ بەرژەوەندیەکانی ئەمریکا بە هەمان شێوەش گرنگە بۆ هۆکاری مرۆیی هەر کاتێک کە قسە دەکەین جێگیرکردنی هێزەکانی ئەمریکا لە هەلومەرجێک و شوێنێکی مەترسیدار سەرەتا دەبێت ئەو پرسیارە بکەین ئایا بەرژەوەندی ئەمریکا لەمە چییە؟ ئەمە بیرکردنەوەیەکی عاقلانەیە زۆر دۆست و برام هەیە لە نێو پێشمەرگە و لە نێو کوردستان من دەبینم بەرژەوەندی هاوبەش هەیە لە نێوان ئەمریکا و هەرێمی کوردستان بۆیە عاقلانەیە بەرگری لەو بەرژەوەندی هاوبەشە بکەیت من داکۆکی کارم لە بەردەوامیدان بەم ئامانجا بەڵام ئەگەر بڵین هەر هاوبەشیەک یا خود ڕێککەوتنێک لە نێوان دەستەی لە نێوان هەسەدە و شەروانانی مەزلوم و مەزلوم عەبدی و لەگەڵ حکوومەتی دیمەشق ڕێککەوتنێک هەبێ ئەو ڕێککەوتنە تەنیا ئەو کاتە جێبەجێ دەکرێت ئەگەر هەلومەرجی گونجاوی هەبێ ئەگەر بەو شێوێ نەبێت دادەڕمێت چونکە ئەو ململانی و ناکۆکی هەیە تا ئێستا چارەسەر نەکراوە یەکلار نەکراوەتەوە بۆیە بە بڕوای من کورد لە سووریا دەتوانن خۆیان بەهێزەوە بوەستنەوە دەتوانن ڕوبەڕووی هەر پێشێلکاریەک ببنەوە ئەگەر لەو ڕێکەوتنە بکرێت لەو بڕواایەدام هەر لە ڕاستیدا ڕێکەوتن هەمیشە پێشێل کراوە ناکرێت بیسەپێنی بۆ نمونە لە ساڵی 1970 کورد لە عێراق ڕێکەوتنی لەگەڵ سەدام حوسێن واژۆ کرد و سەدام پێشێلی کرد بۆیە من زۆر متمانم بە ڕێکەوتن نییە لەگەڵ دیمەشق واژۆ بکرێت ئەمریکا divê گەرانتۆریا ڕێکەوتنێکێت ناوێنا حەسەدە و حکوومەتا vegihêzde bike birêz Odino? بەڵێ لە بەرژەوەندی ئێمە ئەو کارە بکەین Melê spasiyete dikim birêz Ernî Odino ji Florîda mêvanê min.